السلام عليكم بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران بێ لە بەرنامەی لە مزگەوتەوە جارێکی دیکە بە خزمەتی ئێوەی عازیز و خۆشەویست شاد دەبینەوە. بێگومان مانجی پیرۆزی ڕەمەزان مانجی نازلبوونی قورئانی پیرۆزە. جا زۆر گرینگە بۆ ئێمەی موسڵمان دەست بەم قورئانەوە بگرین، چونکە دەستگرتن بە قورئانی پیرۆز مای سەرفرازیمانە هەم لە دونیا هەم لە دوا ڕۆژدا. ئەم موسحەفەی کە لە دەستی منەوەیە کاتێک تۆ لاپەڕەکانی هەردەدەیتەوە، بۆ نمونە ئەلیف لام میم، یعنی سێ پیتە، ئەلیف دە چاکە، لام دە چاکە، میمیش دە چاکە، واتە تۆ بە سێ پیت سی چاکە بۆ خۆت کۆ کردوتەوە. زۆر گرینگە هەر هەمومان دەست بەم قورئانەوە بگرین، سەرفراز دەبین. جا لە مزگەوتێکی شاری هەولێر، یان با بڵێم لەیەکی لە مزگەوتەکانی شاری هەولێر، قورئان خوێندن هەیە بە کۆمەڵ و فێرکردنی قورئان. ئەو خەڵکەی کە لە نێو مزگەوت دادەنیشن لە دوای نوێژی بەیانی تاوەکو خۆرهەڵاتن خەریکی قورئان خوێندن دەبن، بۆ ئەوەی تاوەکو مانجی ڕەمەزان کۆتایی دێ ئەوان خەتمێکی قورئانی پیرۆز بکەن، چونکە بەشێکیان ڕەنگە تەواو خوێندەواریان نەبێ و بەشێکیان ڕەنگە کاتیان نەبێ خەریکی کار و کەسابەت بن. بۆیە گرینگە هەر هەمومان بتوانین بەلایانی کەم لەم مانگەدا ختمێکی قورئانی پیرۆز بکەین. جا من گفتوگۆ لەگەڵ بەشێ لەو کەسانە دەکەم کە هاتوونەتە نێو مزگەوت و خەریکی قورئان خوێندنن، با بزانم ڕۆژانە لەگەڵ قورئان خوێندنا چۆنن و چەندێک قورئان دەخوێنن و چەندێک ئەم قورئان خوێندنە بە کۆمەڵە دڵی وانی خۆش کردووە و گفتوگۆش دەکەم لەگەڵ مامۆستای مزگەوتەکە با بزانم ئەو بیرۆکەی چۆن بۆ هاتووە و چەندێک خەڵکیش بەم کارە دڵیان خۆشە. ئێوە لەگەڵمان بن، بەیەکەوە بینەر و بیسەر بن، لەگەڵمان بن. الشيطان ببعض ما كسبوا ولقد عفى الله عنهم إن الله غفور حليم يا أيها الذين آمنوا بەڕێزان و خۆشەویستان، لە نێو مزگەوت بێگومان کۆمەڵێک گەنج و منداڵ و پیری لێیە و خۆتان دەیبینن لە وێناکانە. جا یەکێک لەو گەنجانەی کە لە نێو مزگەوت قورئانی دەخوێن گفتوگۆی لەگەڵ دەکەم. سلام علیکم. علیکم السلام مرحبا بکەم. بەبزانم تۆی گەنج لەگەڵ قورئان خوێندنا چۆنی؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله. أما بعد ما مسجان برزبت قرآن خويندن إنسان بردام قرآن بخويني ساك لقى خواي جورة نزيك لقى خواي جورة هر كسر لقرآن دور بي ببشر رحمي خواي جورة بالنسبة بخوم إنسان الحمد لله فضل خواي جورة بزار بي كم تزور قرآن دخويني الحمد لله. بس إنسان وانا كبز ما جرى رمضان قرآن خواي جورة بكاتو كلامي خواي جورة بكاتوه پاش ماج رمضانش بردوام بی لسری في سبيل أوي دور نبي لرحمة خواي جورة. باش ما مترجم. في رمضاني وجوار رمضاني هبردوام بالقرآن. الحمد لله فضل خواي جورة وزاد الحمد لله. لبرو إنسان وش قطمان بذل ماج رمضاني بيروز بردوام نبي لكرنا وقرآني بيروز باش برمضانش بيج رمضان قرآني خواي جورة بكاتوا تيبقى لا معنى كان كلامي خواي جورة تيبقى لقرآن بيروز خواي جورة دايما زانديا لسر بوصل في غبر محمد صلى الله عليه وسلم تاكل الدنيا وقيامات البراز إن شاء الله. زور باش. بابزانم أو قرآن خويدن بدست الجمعية لأن يوم زوجات سنديك معيد الخوشي وسنديك باشيشة. براستي استماع رمضان بيروزا باج نوجي بيان إنسان وبكا ننوي توهتا ورأجل مزجت تجميع زور باشترو أزركي زياترة. اللي بقرب يعني فرميل هركس يجنوجي بياني بزمعات بكا وبنيته هتا رج حالاتني ودورك على زحابك خوي جورا حج عمرش تاو بدون شيء أزي زور جوري براستي سبحان الله. وجمعي قرآن خوين اللي مزقتيش هم مضاعف خير كان زياتره لروجا كان يتري أسايل أوي يك بيتي قرآن معلومة لا زناقت لا هموان بدخير ساكيه لك خوي جورا وأزياتريش لرمضان خوي جورا حفتاي وحفصته خوي جورا زياتري لك براسي إنسان بيخويني ولا رمضانيش سندي زيات القرآن بخويني خوي جورا بركة دكاتنا وتأمل رزق دروزيد في سبيل أوي خوي جورا لما خوش بيو لما رازي بي
وشكوتنا ما متاجن براسي إنسان باشە لواني عفوا ما متاجن بينك لوقت كان دي لنا رمضان في سبيل إشكاري قرآن بخويني ما زالت كم فيها كباج مش بياني على الأقل أجيب خويني في سبيل أوي ما جرى رمضان قرآن كامل تاوك إن شاء الله زۆر باش باسی بەرەکەتی قورآنت کرد ئەو بەرەکەتە لە ژیانی خۆت هەست پێ کردێ فضل خواهي جور بزاد الحمد لله قرآن براسي نوره هدايته هر كسي يقول قرآن دور بي قلت ما متاجن رحمي خواهي جور بي بشا هر كسي قرآن كلامي خواهي جور نكاته تينقى لما نكاني بهر كس قرآن لبربي بيخوينته أخذ بيتيبقين لما أنا كان رابنين حكمي بيبكين خواهي جور القرآن فرمي تندار باسي كله في سبيل أوي لا دنيا ولا قيامات سرفر وسفاز إن شاء الله إن شاء الله هم الدنيا هم القيامة سرفراز اللهم آمين يا رب يا متاجر في خوش حالنا متاجر يا رب خير ستن خواهي قولنا إن شاء الله يا ربي خواهي قولا بيكار تيشو قبر قيامت من خواهي قول أقرأ أنا بيكاتا نور رناشيد وقبر قيامت من إن شاء الله يا ربي اللهم آمين يا متاجر يا أيها الذين آمنوا إن تطيعوا الذين كفروا يردوكم بەڵای زان و خۆشەویستان هەروەکو ئەماژەمان پێدا لە مزگەوت هەم منداڵی لێیە هەم گەنجی لێ هەم پیری لێیە جا یەک لەو منداڵانەی کە لە مزگەوت دیتمان ئەزمانەیە گفتوگوی چی لەگەڵ بکەین سلام علیکم بابزانم بە تایبەتی ئێستا مانجی ڕەمەزانە لەگەڵ قورئان خوێندنا بینت کۆ و چۆنی والله باشم سنة زۆر باش زۆر باش الحەمدوللا بابزانم هەموو ڕۆژێ قورئان دەخوێنی بەر زۆر باشە ڕۆژانەش دێ مزگەوت بەر ئەرە وڵا هەموو فەرزەکان هەموو فەرزەکان دێ زۆر باشە بەس بەیانیان قورئان دەخوێنیان کاتەکانی دیکەش سبەینان و عیشایان سبەینان و عیشایان کەینیوە ئەها بە بەردەوامی دێ مزگەوت والله زۆر لە مێژە دێم دێ زۆر باش لەگە چێ دێ لەگە برادەرەکان زۆر باشە دەستت خۆش بێت ئەجی لە مارە قورئان دەخوێنی بەر دێ بەردەوام بە ئینشاءالله خۆی گەورە سەرکەوتوو دەکا سلام مام حاجی سلام علیکم عليكم السلام ورحمة الله وبركاته بابزانم لەگەڵ قورئان خوێندنا چۆنی والله باشا الحمد لله باش ئینشاءالله باشا برقالتم هي بس باشا زور باشا دیتم بە کۆمەڵ قورئان دەخوێنی لە مزگەوت ئەوە چەندێک دلی خۆش کردی والله زور دلم خوش والحمد لله الأخوي بزيادة بي الحمدلله ونعمتي خواه ئەها باشە بەدەستە جەمعی أنا والله باشا قالك باشا ما مصلح زور يعني مساعداك يعني زور يعني هاوكاري مانك على قرآن خويني يعني أول رمضان قلت همو روجة شي وقت باش نجي سبعيني إن شاء الله جزء بتشي خويني يعني استانغو سبينان جزء أقدر خويني والله وتصار جزء ما خوين ديا خالتان قورك الأخوة قورك والله يا ربي خالتان قورك عدي بيم بري بخوت كاتكاين كقرآن دخويني بري أخوينا بري والله سورة واقعة أخوينا سورة ملك أخوينا أنا مهمو لبرة لبرتها أنا والله أنا الملك واقعة دخان أو مهمو لبرة ياسين إيش هموس بين أخوينا من أول بحسابي أوي هموس بينان هموس بينان ياسين أخوينا زور باش أي لقل ذكر كان شوني والله ذكر كان إن شاء الله الحمد لله تابع ما كره أي كين أي بيك هرباش الحمد لله أنا والله قاسلامتك بابزانم دزاني يعني جولي بوا كهر بيتا شي قرآني بخيني دساكلو دنسري بري هدتون زور باش الأخوة بس پیغمبر خاص اسم ده فرمي هر کس بيتا قرآني بخيني دساكلو دنسري هسا بون اتو الف لام ميم كسي بيتا سي تاكلو دنسري زور باشا ادي كاتكاني ديكا بس مشغولي بس سرقاوي بخوا قرآن يا اخوي نمو نويجانكم زور باشا نويجا كان دائما بزقفته بله او عربانكم هي بعربانك يدم تكون زور بابونا يعني ببيع بعرباني دي مزقوتي اري والله خوي بزيادة خوي جورا ليت قبول كاتن خوش بيتساوى خوي جورا شفادا زا زور جرينجا إنسان لو دنياي دز بوديني وجري هذه تون عدي تندق ميمة وقرآني دخينين عمل بيبقين هذه عمل شكل إن شاء الله إن شاء الله عمل أجاب عمل بينك يا أخوي إنك بكلك تدري
کەواتە گرینگە دەستی پێوە بگرین چونکە ئەو قورئانە نورە ڕۆناچیە مای دڵخۆشیمانە ئەم سبەینە هەرسم لە خەوێکە هەرس مەرم خوایە یا ڕەبی ئەو تاقەتەم لێ نەستنی لۆ ئیتاعەتی ئامین یا ڕەبی هەبەردەوامی لەسەر عیبادەتەکانە خدا خوا سەلامەت بکە دەست خۆشی کەواتە زۆر بە مندارانیش دەرێ قورئانی بخین و دەست بەدینەوە بگرن مندارەکانم هەموو یعنی مەسەلەن پێم گوتینە هەتا یعنی لە دەستە مندا بوون یعنی مەسەلەن لە دەستە من دەچووبوونە دەرێت چونکە مندارەکە گەورە بوو لە دەستە تۆ چ دەرێ الحەمدوللا زۆر باشن یعنی مەسەلەن بەکەلەکە من بوون هەموو قورئانیان پێم زۆر باش مندارە گەورەکانم هەموو قورئان پێ گەورە کردین یعنی قورئانم پێ ختم کردینە دەست خۆش خوا سەلامەت خۆش بیت چاوە بەردەوام بە لەگەڵ قورئان خوێنی ئینشاءالله دەست خۆش بەم حەز دوعایان لۆ بکە سەلامەت یا ڕەبی لەسەر ئەو ڕێی بەردەوام بین ئینشاءالله شەرت ئاخیرە ولا آخر آخر ما خير يا عادي آخر والله أو خير ببدر وأنتم أذلة فاتقوا الله لعلكم تشكرون بەڵای زان و خۆشەویستان هەروەکو بینیتان لە نێو مزگەوت کە قورئان خوێندن هەیە بە کۆمەڵ و قورئان خوێندن هەم قورئان خوێندنە هەم فێرکردنی قورئانە واتە ئەوان لەو مانگەی ڕەمەزان هەم ختمی قورئان دەکەن هەمیش فێری قورئان خوێندن دەبن جا من بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی ئەم خوێندنی قورئانە بە کۆمەڵە لە مزگەوت گفتگۆ دەکەم لەگەڵ دکتۆر یاقوب حوسێن کە خۆی سەرپەرشتی دەکا و مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام با بزانم مامۆستا بەڕێز ئەم خوێندنی قورئانە بە کۆمەڵە و ختمکردنیشی چۆن بیرتان لێ کردەوە و ئەم ساڵ یەکەم ساڵتانە یان ساڵانی ڕابردوو شەبوو بە هەمان شێوە؟ بسم الله الرحمن الرحيم لەژێر ڕۆشنایی ئەو فەرمودەی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە دەفەرمێ خەیڕکم من تعلم القورآن وعلمه باشترینتان ئەوانن کەوا خۆیان فێری قورئان دەکەن و خەڵکیش فێر دەکەن. ئەم بەڕاستی وەکو ئەمانەتێکی عیلمی کە دەزانم قورئان بخوێنمەوە هاوشێوەنی زۆرە کە دەزانن قورئانی بخوێننەوە بەڵام ئایا دەتوانن ئەو پەیامە وەکو خۆی بەڕاستی دروستی بگەێنن؟ چەندە خۆشە ئینسان لە ڕۆژی قیامەت الله سبحانه وتعالى لە ناو هەموو دروستکراوەکانی خۆی بانگی بکات پێی بفەرمێ ئەی فڵانی کوڕی فڵان تۆ باشترینی کەسی چونکە پێغەمبەر چی ئەفەرمێ عليه الصلاة والسلام خەیڕکم باشترینتان یعنی ئێستا لەم 8 ملیار کەسێکەوە لەسەر گۆی زەوی دەژی ئەگەر هەمووی کۆ بکرێتەوە ئەو 8 ملیارە تۆ بانگ بکرێ بڵێ تۆ باشترینی پیاوترینی بە شخصیەتترینی بە ئەمەکترینی بە دینترینی یعنی هەتا کۆتاییەکانی دەبێ ئینسان هەست بە چ ناز و نیعمەتێکی گەورە بکات. لۆیە کاتێک سیر دەکە بڕاستی ئەو فەرمودەی پێغەمبەر عليه الصلاة والسلام وای لێ کردم کەوا بیر بکەمەوە لە ماوەی ئەو 30 ڕۆژی مانجە ڕەمەزان یەکەم هەم تەعلیمی قورئان بێت بە شێوەیەکی گشتی دووهەمینی هەم ختمێکی قورئانیش بکەین. فبەنزت پرسیارەکەی تریشت ئایا یەکەم ساڵتانە؟ بەڵێ ئێرە لێرەدا یەکەم ساڵمانە خوای گەورە لێمانی قبول بکات. ئامین ئەجمعین ماڵتا من دیتم هەم منداڵ دانیشتووە هەم گەنج هەم پیر کەسە بووە لە دوای ڕۆژ یەکەم و دۆمە هات بێتە لات و ئەم جۆرە فێرکردنی قورئانەی بە کۆمەڵی زۆر پێ خۆش بووبی و دەستخۆشی هەبووبی بۆتان؟ بەڕاستی هەم ڕوبەڕوو هەم لە ڕێگەی تەلەفۆنەوە هەم لە ڕێگای مەسجەوە زۆر دەستخۆشیمان لێکراوە خوای گەورە لێمانی قبول بکاتن لەبەرەوەی زۆری ئەوانی کە دێنە لامان دەزانن قورئانی بخوێنن دەڵێن بەڵام ئەمە نەمانزانیوە ئەو ئاەتانە بەم شێوەیە دەخوێنرێتن نەمانزانیوە ئەو وشانە بەم شێوەیە دەخوێنرێتەوە دەڵێمە هەبووە شخصیوە هەبووە بۆ نمونە وتێتی ئەم 40 ساڵە قورئانی دەخوێنم بەڵام نەمزانیوە ئەو وشانە بەو شێوەیە تەلەفوزی پێدەکرێ و دەردەبڕدرێتن. لۆیە بەڕاستی گەورەترین نیعمەت ئەوەیە ئینسان لەگەڵ قورئاندا تێکەڵ بێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووبەم ئەوەی زۆر طبعاً دڵم پێی خۆشە من تەنیا لە بۆ خۆم نییە خوێندنی قورئان یعنی ئەم دەتوانم بۆ نمونە چۆن ختمە بکەم لە مانجە ڕەمەزان بەڵام ئەی ئەو خەڵکە من چۆن حەز دەکەم بچمە بەهەشت ئاواش حەز دەکەم خەڵک فێری دینداری و چوونە بەهەشت بێتن. ئەوە شەر فەرمودەی پێغەمبەری خوا ساسم دەفەرمێت چی لە خۆت پێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه
سەرڕای ئەوە بۆ نمونە ئەو تەجەموعی کە لێرە هەیە یەکەم کۆمەڵێک فەوائیدی زۆری هەیە یەکەم مەلائیکەتەکان دەورما لێ دەدەن دووەم خەڵکێکی زۆر فێر دەبێ سێهەمینیان لەگەڵ خوێندنی هەر جوزئێک زیاتر لە 147 ملیۆن پاداشتمان لێ دەنووسرێ 147 ملیۆن چاکەمان لە بۆ دەنووسرێ سەرڕای ئەوانەش پاداشتی ئەو هەموو خەڵکەش لە بۆ ئێمە دێ بێبێ ئەوەی لە هی ئەوانش نەقص بکاتن ئێمە توانیومانە خەزێنەیەکی زێڕینی گەورە و ئەڵماس بدۆزینەوە بەڵام چۆن دەتوانێت ئەو خەزێنەیە بەکاربێنی زۆر جاری وا هەیە ئێمە ڕۆبەڕۆی خەڵکی منتیقە و گەڕەک و ینی بەعامی خەڵک ڕادەوەستین کاکە وەرم فێری دینداری بن ئەوە تەنیا لە بۆ خۆم نییە لە بۆ وانیشمە بەڵام پاداشتی ئەوانش لە بۆ من دێتن دەستقۆژی مامۆستا کەواتە مامۆستا گرینگە بۆ ئەوانەی کە کاتیان نییە بۆوانی مەشغوڵن ئیش و کاریان هەیە کە سابەت دەکەن لە دوای نوێژی بەیانی تاوەکو خۆر هەڵاتن دەتوانن لە مزگەوت قورئان بخوێن و بۆ ئەوەی کەوا هەستی ڕۆژی مانجی ڕەمەزان بتوانن ختمیش قورئانی پیرۆز بکەن خۆی بێگومان لەگەر هەر پیتێک لە پیتەکانی قورئان کاتێک ئینسان دەیخوێنێتەوە دا ئەجر و پاداشتی هەیە بەڵام لە مانجە ڕەمەزان ئەضعافە مضاعفەیە ئەو ئەضعافە مضاعفە کۆتایی نایەت کە ئینەما یوەفە الصابرون ئەجرهم بغەیری حیساب بۆ خوای گەورە ئەفەرمێ بغەیری حیساب یعنی پاداشتێکی ئەوەندە زۆرە کۆتایی نییە وەرە هەر چەندە سفرێک لە دوای یەکەوە لە دوای ژمارەنەوە دابنێ بەڵام لە کۆتاییدا هەر دەبێت کۆتایی بێت هەر چەندە سفری دادنێ هەر دەبێت کۆتایی بێ بەڵام لای ئەڵڵا سبحانەه وتعالە کۆتایی نییە ئەمە خاڵیەک خاڵی دوو دیسان ئەمە هەم زیندووکردنەوەی فەرمودەیەکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەم زیندووکردنەوەی ئاکار و ڕەوشتێکی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە دوای ڕۆژهەڵات ئەو هەموو خەڵکە دەست دەکاتن بە نوێژی چێشتەنگا و سەڵات الضحا کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام سێ جاران فەرمووی هەر کەسێک لە دوای نوێژی بەیانی لە مزگەوت بمینێتەوە تا ڕۆژ هەڵدێ دوای ئەوە دوو ڕکعات نوێژی چێشتەنگا بکە إلا أفرمي خوای تبارك وتعالى بعمريك تواوي بو أنوسي رسول الله صلى الله عليه وسلم سيجاران فرموي تواو يعني خوای تبارك وتعالى بهموش يويك ديوي لأمتي بيغمبري خوا خوش بي صلى الله عليه وسلم بلام آية إما لو كسانين خوای گەورە لەوان ما حساب كاتني يا رب آمين أجمعين ما مساجان راسا هم روز خوشة هم قصد خوشة بلام لبر درفتي كات داوای لێبوردن لێ دەکەین سپاس دەکەین کە لە خزمەت جەنابتا بووین خوای گەورە پاداشتی خێر بداتەوە خوای گەورە لە تۆش و لە ئێمەش و لە بینەران و لە هەموو مسلمانانی قبوڵ بکەین إن شاء الله آمين يا ربي والله هەوڕ خۆشیەشمان لە پێغەمبەرەوە فێر بووینە صلى الله عليه وسلم کە لە هێچێک لفرمودكان دفرمت تبسمك في وجه أخيك صدقة يعني امتنانت دمويل لو يندرش صدقة في بقات لولا وخير هم يكودكين وخاي قول لي ماني قبول جاء فرصة بتاني بالتأكيد فسلامتك يا ربي سلامتك يا أخوي وش بخير سلامت يا أخو سلامت إن شاء الله بلا زان وخوشويستان أو كابينيتان وبيستان سنزو تيرواني بشيك لو مسلمان نبو كلني ومزقوت خريشي خويندني قرآني بيروز بون زۆر گرینگە ئێمە بەردەوام بین لەگەڵ قورئان مانجی ڕەمەزان مانجی نازلبوونی قورئانی پیرۆزە کاتێک تۆ لە نێو ئۆتۆمبیلەکەت دای خەریکی لێخوڕینی ئۆتۆمبیلی دەتوانی بیخەیە سەر قورئانی پیرۆز بیخەیتە سەر رادیۆیەکە قورئانی پیرۆزە یاخود دەتوانی بە کاسێت لە قورئانی پیرۆز بگری ئەگەر دەزانی قورئان بخوێنە و تەنها لە مزگەوتیشان نەبێ ماڵەکەشت بە بێبەش نەبێت لە قورئان خوێندن چونکە ئەو ماڵانەی قورئانی تێدا دەخوێندرێ پڕ دەبێت لە خێر و بەرەکەت چەند خۆشەمارەکەیت و پڕ بەرەکەت بی پڕ ئاشتی بی پڕ ئارامی بی کەواتە قورئان بخوێنە تۆی خانم کاتێک خەریکی لێنانی چێشتی کاتێک دەتەوێت خواردنێکی بە لەزەت بۆ پیاوەکەت بۆ کوڕەکەت ئامادە بکەی جێش لە قورئانی پیرۆز بگرە هەم خەریک کار دەبی وش قورئانی پیرۆز دەخوێنی و ئەو ماڵانەی کە بە شەوانی تاریک قورئانی تێدا دەخوێندرێ مەلایکەتەکان دەبینن ئەو ماڵە چەندێک ڕووناکە تۆ کاتێک کە شەو تاریکە سەیری ئاسمان دەکەی ئۆستێرانە دەبینی باشە ڕووناچیەکان دەبینی مەلایکەتەکانیش ئەو ماڵە ڕووناکانە دەبینن کە خەریکی قورئان خوێندنن بۆیە ماڵەکەت ڕووناک بکەوە و
دەستیش بگرین بە قورئانی پیرۆزەوە و ئەو ئاەتانەی کە دەیخوێنین با لە ژیانی ڕۆژانەمان ڕنگ بداتەوە کاری پێوە بکەین چونکە مای سەرفرازیمانە هەم لە دنیا هەم لە قیامەتدا. تا پرۆگرامێکی دیکە لە مزگەوتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. هەر شاد و کامەران بن. خواتان لەگەڵ.